من خۆشەویستم زۆر مردووە بەس هیچی وێنەی ئەمی نەکرد پشتی شکانم. گریان و لاوانەوەی بە کوڵی دایکی شەید سوورچێوە دوای تێپەڕبوونی 12 ساڵ بەسەر شەیدکردنی کوڕەکەی لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 بۆ چرکەیەکی سوورکێ و لە بیر و خەیاڵی ئەم دایکە بە تەمەنە قشسپیا دەرناچێت. ئێستاش بەردەوام خەوی پێوە دەبینێت کە سوورکێ و دەگەڕێتەوە ماڵەوە. وەکو ئەو دقیقە وایە ئەدە وەڵڵا وەکو ئەو دقیقە وایە کە ڕۆشتووە هیچ کاتێ لەبەر چاوم گوم نابێ هیچ کاتێک کە تەلەبەیە دوو دەرگاکە حوشەکەم و سێ ڕفیقەکانێکم زاب کتێبەکانی لە پشتی دەرگاکەدا نەنەداوە سوورکێوا بوو نان پیاوی مزگە و کەیەتەوە هەموو کاتە سێدی کۆڵانەکەم من بزانم سوورکەویتیانێ و بەڕاستانە قەشت کۆن نابێ قەت. من خۆشەویستم زۆر مردووە بەس هیچی وێنەی ئەمی نەکرد پشتی شکانم عەقڵی تێگاوم هێزی لێ بڕیوم هەموو شتێکی لێ کردوم قەت بیرم ناچێت چۆن بیرێچم ڕۆژی دوو کەرێم بۆ سەر قەبرەکەی هەتا ئێستش چۆن بیرم ئەچێتەوە بەچی بیرم چێتەوە بەخوا هەموو سەعاتێ جاری وایە شەوە خەوم گوێم لە دڵنیەتی ڕاچەنم گوێم لە دڵنیەتی بام مەکات هین مەکات چۆن لە دڵ گوێم لێتی بەخوا لەم دوو شەوانە خەوم پێوە بینیەوە بۆ ماڵەوە دایکەوە چیەکەی وڵا دایکە گیانە لێرە خەریکی چێشتوشتم هەچەمتم بەرە ماڵەوە بە ساقە بم نایم دایک گیان نایم تی بەخوا نانکم چاوەڕوانمە وێتم دەوەرە نانکیشە دێستەیەتی نە بەخوا نانکم چاوەڕانمە منش هەر ڕۆشتم ڕام کرد بە شوێنی هاتم هەتا ئەم ناچەترە ئالێرا یەک کونێکی دێ بووەم عەرزە چۆن ناوە سوورکێم لێ گوم بوو. کە سوکاری شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی دەڵێن بە تەواوی لە حکومەت و دادگا و چاکسازیەکان ناومێد بوون ئەوانەی بوونە هۆی ڕشتنی خوێن ڕۆڵەکانیان لە جێگەی ئەوەی بدرێن بە دادگا پلەو پۆستیان لە حیزبەکانیاندا بەرز کراوەتەوە. ئەمانە خۆرەی گیانی نەکەری ئێمە خۆرەی گیانی ئەو حیزبانەشن کە ئەوان لێ نەترسن ئێمە ئەمانەوێ خەڵک ئازاد بێ خەڵک سربەخۆ بێ خەڵک لێژێر سایەی حیزبان نەچەوسێنەوە ئێمە پارتی و یەکێتی بوونەتە خوێنڕەسی ئێمەیەک کەوا 12 ساڵە بە دوای خوێنی کوڕەکانمان ناوێڵین نە بە دوای سەروەتە ئەگەڕین نە بە دوای پارە ئەگەڕین نە بە دوانێ ئێمە ئەمانەوێ سەری بەرزمان نەوی نەکەین بۆ دەسەڵات. تا ئێستا زامی دڵی برینداری کە سوکاری شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی چارەسەر نەبووە. هێشتاش هەموو شەوێک کابوسی ڕۆڵە لە دەستچووەکانیان لە خەوێکی تاڵدا ڕایان دەشڵەکێنێت و لە چاوەڕوانی تۆڵەکردنەوەن لە بکوژانی ڕۆڵەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.